لە ساری 16ەوە دکتۆریە دەکەم مەتاسە دەکا 54 سال کاتی کاتمەتە و لێرە منداڵک بوویمە تازە تەخەڕوجم کردیا ساڵێک لێرە بوویمە ساڵێک لە کۆیە دوایە بەغدا 3 ساڵ ئەوجا چوومەتە ئینگلتەڕی شەهادەی بەرزی بەریتانیم وەرگرتیا یعنی تا ئەو کاتیش ئەمە هیچ پارۆشتووە لە گۆڕە نەبووە لە بۆ دکتۆریە شەو ڕۆژیش غارماندایە لە 1970 کە من بەریتانیام تەواو کرد هاتمەوە حساب کە لە 68ەوە تا 1970 دەکات چەند ساڵ کە ئەمن ئیشم کردیا جا لە هەر جێیەکی بێ حساب وەمان نەکردێ پارەی لە نەخۆشی وەرگن چونکە ئەو کاتی حکوومەتی عێراق حکوومەت بووە خزمەتی هاوڵاتیانی زۆر بە جوانی تەئمین کردیە لە سەرتان سەری عێراق ئەگەر چی لە کوردستانیش دائمە شەڕ بووە لە ژیانی مە لە 62 لە ناو شەڕێ دکتۆریمان کردی و هاتینەوە و حتا یعنی کە سوکاری پێشمەرگەش هاتوونەتە بەغدایە کە ئەم مقیم بوویمە لەوێ لە خۆی خوا دەزانی کە ئەمە حەقیقەیەشمان داینێ لە جیرفانی خۆمان پێشەوەی بینە دکتۆر حسابی دکتۆریەمان بە پارە نەکردیە خزمەتی میلەت بکەین دوایەوەش هاتیمەوە لە 79 دووبارە دەستم بە ئیش کردیتەوە لێرە هەتاکو ڕاپەڕین عینەوتوێک کات ڕۆژێکی نەمازانیە دکتۆرە پارەی وەرگری لۆ عملیاتەکی یان نەشتەرگەریەکی برین بیکە بەس عیادات هەبووە ئەو کاتیش حکوومەتی عێراقی تەعینی کردبوو دکتۆر ناری وەردەگرت دکتۆری کە تازە تەخەڕوجی کردێ بەس ئەوانەی کە لە بەریتانیا هاتبووینەوە یعنی شاهادەی بەرزی ئەمریکا و بەریتانیامان هەبوو 2 دینار و نیوی دانابوو لۆ فەحسێ یعنی ئەمە 2 دینار و نیو بوو معاینەمان جگە لە شتی دی ئەگەر سۆنەرمان کردبایانەوە بەس ئەویشمان بەلاش دەکرد چونکە سۆنەریش هەر نەبوو لە وڵاتەیە من هینام لەگەر خۆم لە 79 هینام 2 دینار و نیو پارەی فەحسێ بوو ئەگەر لە عیادەی بێ خەستەخانەش پارەی نەبوو هەموو دەهات هەرچی خزمەتێک بە هەرچی عملیاتێک بە لۆمان دەکرد فلیمی ئەو زمانەی نەبوو کە برێ سمی پرایڤێت ئێستا لە 2004 دووبارە کە چووم و هاتمەوە زۆر مناقەشم لەگەر وەزیری کرا و کاتی گوتم ئەو کارە ساتە چییە سیمی پرایڤەتی دانەی یعنی جزءێک لە نەخۆشەکانی خەستەخانەی لە نیوڕۆیەوە با بە پارە بن ئەو مۆزوعێکی دوور درێژە نامێ بچمە ناوەی بەس پرسیارەکەی تۆ جواب دەمەوە کە دکتۆر دەرچی ئەوەندەیان لۆ دانابوو دوای اختصاسی هەبوو دووەنیوە ئەمە ئەو کاتیش دکتۆر هەبوو هەر دینارێکی وەردەکرد وانە طبعا یعنی من بەندە ڕۆژە بیست نەخۆشم دەدیت 25م دەدیت نیوان هەر پارەیان نەبوو من لە چیان بوو وەزع و زروف ناخۆش و عالم پێشمەرگە بوو دەبایە من بیان دەمێ دەرمانیان لۆ تەمینکەین ئەو هەمان ژیان ڕابوارد بەڵام لە هەمان کات دکتۆر هەبوو لە بەغدایە مامۆستای مەبوون هەبوو هیچی وەرنەدەگر هەوش پارەی باشی وەردەکرد لەوێ هەبوو لە مدینەی طب و جمهوری عملیاتی میلەتیان دەکرد بە بەلاش هەژبوونەی دەکرد لەوێ خەستەخانەی خصوصی هەبوو عالەمی کە پارەی هەیە دەیگۆ دەچمە خصوصی ئێکە خەرەکەیتی بوو دێتە خصوصی پارەی هەیە لۆ نایدا دەبی بێداونێ ئەمن ئەوە 7 سارە ئەو خەستخانەم کردیتەوە دوایەوەی کە تەقاعد بوویمە ساڵانەچیش دوای تەقاعدیش هەر تەڵەبەم دەرزدایە هەر بەلاش با بێ ئەکەک بێ ڕئیس جامیعەک بێ عەمیدی کولیە طبێک بێ برێ ڕۆژێکی تەوقیعەکمان کردێ لۆ عەتێک دیناری وەرگرتبی بەرامبەر ئەو هەموو دەرسەی کە بە تەڵەبانم گوتەوە ئەو هەموو شەهادەی دایت منێ 28 کەسم بەس بۆرد دایتێ بۆردی عێراقی و عەرەبی جگە لەوەی کە دراساتی خوێندنی بەریتانیشم داخل کرد زۆر پێوەماندی بووم 4-5 ساران بەس داخەکەم ئەمە ڕاستگۆ نین یعنی ئەمن تەڵەبەم هەبووە خوێندنم پێکردیا یعنی دەرەجەکەم دایتێ شەهادەم دایتێ ئی بۆرد دواش داخلی ئەو کۆرساتەم کردیە کە خۆی ئامادەکە لۆ ئیمتیحانی بەریتانی دەریش نەچووە ئێو دەر نەچوو شەهادەکە هەرخستێ لە هەموو عێراق 2 کەسم دەرچووان یەکە کورد یەکە عەرەب مامۆستایەکە گوتی ئاخر دەرناچن ئەوەل جا کە ئیمتیحانی فاینەڵماندا گوتم ئاخر ئوستاز ئەگەر تەشجیعیان نەکەین ئیدیش داخل ئیمتیحانێ نابن چونکە ئیمتیحانەکە قورسە گوتی چ دەرەی گوتم کورد و عەرەبەکی دەردەسوێنین عەرەبەکە ئیحلەی بۆ کوردەکەژی هەولێرە ناوەکانم دایە و
بتاواتي قوتم أو دوي درست فينا شهادة كان دينه استاج أو كتي حلي ديته سباسم دكان ودمي تلفون لو دكان واسباس نام كشي مهر خستيا دري بين زار بامتحان دا لأردن أمن ورم نقد زم عضوي كل ملتي أتو داتا من بزوي استا ليرة لو هو ليرة دامي تا استا نمديتيا لدو 2012 سلام شمليناك أخ ملتي كرد أو حارتي لو حار ما خش تيجيشتي موضوع وين سندي وردا قريعتي يعني ايش سندي وردا قري امن هي ديت ايرا ايش زور شيلو دكم ضمير مدري هيك لي ور مكره بس ديت ايش ديت ايرا هيتي هبوا لو هيتي دي طبعا باريخهم لي وردا قدم مفروض واي امن استاف حسم صوتها زاربي يعني كم ترينشت چونك اوي كشهاداتي مني هي بتشي خوتي بيفحص كي لانجلترا صار صد باوني دي لندن امن لو خم توم فحسي خوم كرديا فحسي تام كرديا دجان كأمل ممبر وفيلوشم نكر عضوية زمالشم هيا باري خود بيش وخد دي أو دي السيجوار فحس الدكا يقرأ منهم بلو ده اسمه خصوصي ويا ناشم بدي باي كم مادام تسمى خصوصي بس كهات ما خص خاني حكومي نابي باري بدا أويك اللي خص خاني حكومي بيدر نسمي برايفت أو غلطة أويك دوامين خصت خانة كان يعتول كرس بينان هيج إشياناك انتظار ده كانوا بتيازده ودوازده تا بارش بيورين بناخوشي ده هاينا سمي برايفت يعني دواي دوازده دواي بارش لي ودك كم زور أو بارا برأي من نابي ورجيله چونك أو عالم اللي خصخانة حكومي علاج خوي دكا كنيتي أو ينقرز دكان شتو كتشلو ده فروشي أجاد بيني ليرة هيا دي داري بخواه هيتش من يارتي هم بوا فروشتي تمسرفم كدي إيه ده لو ده إيرا خستخانة منها خستخانة خصوصي منها سبيشال زور تايبتا إيرا بو كسانة كلا جيدي علاج ناكرين إيه أتول هاتشي هتا سرفت كدي لستك دكتور دوغزدا دكتوري بيا حار إيه عملياتي كدي إيه محفتان ناظوري لو كدي إيه يعني سوناري لو كدي أو همو تحليلي بيا يكجانتا تحليل يكجانتا أشعة هيتش بيوسني فرموا برا تفتيش خاصخانة من كبزان أشي عمدانا أشي عمدانا نه چونك أجر أشي عيدانا مدبي نخوش باري بدا أمن دا تانم ببيعوي باري بدا بينير ما خاصخانة حكومي أجر أشي عمبويا دا يقريلوي يان دينير ما إقلو برادراني أشي هي بس همو كسق ناينير ما أشي عي أو جاءتو من نازان مجدانيان كو بس أويد زان فيري ويبوينا استا أو ردردتسن وبيم قوتي من 12 ساري ريك دواي درسون أو مشاهداتهم ورقتي هات موج أو زاج بلاش يشم كل جمهوري جاري مدني طب ما نكر بوا ما صارك دواي وقسمي نسائي مدرس كرت إيه دواي لا حشتاو بين سوينا مدينة طب وهر بلاشة الرابرين قد روجك بارمان ليك نخوشي ورنا قلت له عملياته همونا مع عمليات الشم ذكرت يعني قرسترين عمليات لبغداد بين ذكران دم كر مثلا مزلدان تقين دهات النخوش خومان ما أشي الزور حتى ذقات إيرم زلدان ده تقي هو عمليات ده ما قد شبينته والله استاجوا الرسمي عن هي نخوشم هي دو مانجلك من بو بمرديه نايت يعني دوايا مزلدان تقيتا لهم دريتو يعني سانا بو دوباره بوري بقوازه أو عمليات من كردو ما وانا نايزانا استا يوم جو عمر بسرتشو خو تازم بشتخوم ناش يعني مزارة شدي يعني دو ساعات بيبسي استا أوانية عمليات بويتا مودا عملياتي بنيزجي قيصري نال كزم داري بنورمال بونمونا دون يكاكات بينز من داري هي سندي تاريخ كيلي وردا قرم سيبا قيصري بوا لو بابا والله داري قلت يعني حوز التسكة يكميني بوا تسارتشي لو بوا لما أريا دوا مين قلتي حوز التسكة عمليات لو كديا دوا هادي سان نتسويتوا بويتي أو زادوا بارا قلتيان دمري يشي ديان لو كديا والحاصل آخر شد عقلي خوي بكار هنا نتسو قلتي دبابا مرم دوا سي عمليات قيصري من دارك إلى ما ربوا أيوة طبعا فريم ولو خطرة سيد زارز جي هالدرين رحمي هالدرين نابي دبي تساو ديربي تساو ديري ناكن مقيمي استا مقيم معيتي يعني دكتوري كرديا توابوا دورشي كرديا ودو صالي دبي خفر بي أو زاد بتمقيم أقدم وسي من صار تارم بينزم يعني طلبي ماستر يعني بوردي هو دبي لخص خانة بنوي إتشان نانو لبارين
مثلا جدولێ دەکەن هەفتەی جارەشیان بەردەکەی کوشتی هەیە لە چێی دنیا هەیە مقیم هەفتەی جارەشی بەرکەی یان 2 هەفتە جارێک دێنەوە سەر مەوزوعی پارەی لە ڕۆژانە لە پێجی ئێستاش لەگەر بێرا جورم پێ دەدرێ ئەنواعی جورم پێ دەدرێ کە عاتیە 50,000 وەردەگری و 25 وەردەگری لە سۆنەرێ و بابە حەقی من 50 نییە حەقی من دەبی 3 وەرقم بدەنێ هەتا ڕەئیە بدەم چونکە من کە تەشخیص دەکەم تەواو تەشخیص دەکەم پێیان دەرم ئەوایە و ئەوایەت و بابەت و مەیەوە جارەکی دم منداڵت نابی هەموو شتەکەم لۆ کردی پارەی سرف مەکە باش ئەتو یعنی چی تۆمبیل دەفرۆشی زێڕێ دەفرۆشی قڕبە سەرمێردت قەرزار دەکەی وەڵا وەرە لۆت دانێمەوە کوڕیان کە هەموو درۆیە لەو وڵاتەیمە بە تایبەتی لە کوردستان درۆیە 3 جاریان لۆ کردی IVF یعنی کۆرپە دانانەوە هەر جارەی دەفتەر و 2 دەفتەری چووە عمری بوویتە 44 سال باشە ئەو جەهات 9 سارە مێردی کردی 3 جاری IVF کردی ئێدایە لووەت کرد لە خۆی مۆزەفە مێردیشی مۆزەفە ئەسڵەن لە شوێنێکی زۆر حەساسیش مۆزەفن وەڵڵا برێم چییە باشە گوتم من دەدوێنم بەڵام وەڵڵی خۆت تەواو کردیە 44 ئیرادەی ڕەب العالەمینیشە دیارە دەستەکەشم بەرەکات بۆ لەسەری 2 جار هاتەکنە من حەملەی بە 2 جار نەک بۆ IVF ئەمن IVF مەر نەکردەوە ئەوەل کەسم ئەمن لە عێراق چوومەتە IVF لە ساری 87 IVF یعنی کۆرپە چاندن لەگەر 3 دکتۆری دی ئەوان ئێستا لە دەرەوەی عێراقن باشە ئەمن ئەجە جوابێ ناتەوە حوارێ خۆیان دەکەم ئەدی ئەو ژنەکە هات عیلاجم کرد و دوای هاتەوە دەبینم حەملێ هەیە لۆ خۆم گوتم والله ئەوە یعنی بەرەکاتی خوای تعالە لەگەر منە دەنا ئەمن ئیشەکەی لۆم کرد زۆر گەورە نەبوو بەس دەزانم ئەوانە بە فرتوفێر لۆیان کردیە بە فرتوفێر 3 جاریان IVF لۆ کردیە 2 جار لەو کوردستانەی جارەشی لە ئوردن پێویستی پێ نەبووە زیک بووە 7 بانک ئەمن لە لەندەن بووم چوومە لەندەن تەلەفۆن چەند جار لە بۆ ستافی خۆم کرد گوتم تەلەفۆنی لۆ فران خاتونێ بکەن ناوی ناینم بابێ ئەمن 18 مانجێ دێمەوە دەبی دەری هینم عملیاتی لۆ بکەم ئەمن 7 هاتمەوە نەکەشتە لەوێژ ڕە تەلەفۆن لۆ کرد هاتمەوە گوتم ولو دیار نییە فلان گوتیان وڵات جوابمان ناداتەوە لۆ ڕۆژی دووەم لۆ ڕۆژی سێم جوابی نەداوە چ بووە دوای یەکێک پێی گوتین و عملیاتی کرد لە جێیەکی دی یەکەچیان لەو دختۆرانە بردبووی عملیاتی لۆ کرد ئێدایە ئەتوو 9 دەفتەرت سرف کرد لە جێدی هەمومان لێک داوە لە کنەمە 9 ملیۆنی سرف نەکردی یعنی بە 4 جاران کە هاتیە بە سۆنەرەوە بە فەحسەوە بە هەموو شتێک نەبوو گەی بۆ 450 دایتی ئێرە ئەمە دەزانین چونکە دەینووسین لەکن محاسبی ئێ باشە قەیدین لێ چووی عملیاتت کرد پێمان برێ مندارەکەم باشە وایە دڵمان خۆش دەبی اینجا مە بەسم لە نەخۆشی کووردا هەر چیلۆی بکەی فایدەی نییە نیو قڕن زیاتر ئەمن خزمەتی میلەتی خۆم دەکەم بە چاویشی دانادەمەوە چونکە کە ئەمن بوومەتە دکتۆر بابی من بانجی کردم گوە کوڕەکمان لە مارێ بۆ گوتی بابە بانگت دەکات چۆم گوتم خێرە کاکە گوتی کچم ئەمە زۆر بە تۆماتی بووی لە ساری 55 ئۆتوم ناردە باڵ ئەوە 67 بوویە دکتۆر ئەجانەوەیت و خزمەتمان بکەی بەخوای گوتم کاکە ڕاستە بچم ئەوە کە لۆ بینم ئەمرەکەی تەعین بە 43 دینار تەعین بوویمە پێکەنی گوتی کچم ئەمن پارەی چوون نایە وا بکە عالەم دوعامان لێ بکە گوتم ئەی چ بکەم کاکە گوتی ئەگەر لە فەقیری بی فەقیر زۆرە ئەوە ساری 67 ئەمن ئەو نەسیحەتەی بابی خۆم کو لەبێ دەچی بەس برێم وەڵڵا ئێستا خسووسیە و دانیشتیمە لێرە و وەرن بەلاش هەمووتان بینمەوە درۆیە من درۆیان ناکەم ئێرە بە پارەیە هەرچی دێتە ئێرە ڕەئیمنی دەوێت خەست چەند ساڵم مابی زۆر 10 ساڵم مایە بە پارەیە ئەو هەموو مەجموعەم پێگەیاندێ فەرم بە ئەوان بەلاش بتان بینن ئەمە ئەگەر نیتانە لە ڕسپشن لە پێشەوە برێ ئەمە هاتیینە عەتیە بمان بینی و نیشمانە بزان دەیان بینمیانە وەنیە بەس نەک لێرە بستە دەرێ و پارەی بدا بچیت دەست بە جوونام بکا لێمان لە باخچەی بەس باخچەکەمان تەنیا نەخۆش بێتە ئێرە ئۆکسجینی وەرگریت چا دەبیتەوە چونکە ئێرە وەک خەستەخانەی دینیە خەستەخانە دەرەجە ئێکە لە خاوێنیە مەتحی ناکەم بە لە خۆتان ببینن دکتۆری دی کە پارەی وەردەگرن ئەوانەی بێگانەکان کە هاتیینە کەسێک پێیان نارێ لە ئەوەندێ پێیان نارێن
زمانشیان تێناکەن ئەمن ئەگەر بە زمانی عەرەبی قسام بکەم وەزعم باشتر دەبی لەوەی بە ئینگلی قسام بکەم وەزعم زۆر باش دەبی ڕەنگە بە فارسی قسام بکەم هەروەچی کوردیەکەی وابی لەنا ئەویش ئەلحەمدوللا دەزانم تێگەیشتێ خۆ ئەگەر بە فەڕەنسی قسام بکەم هەر قەلبیان دەلەرزی دێنەکنە من تێژ ناگەن خێرا پارەی دەدەن کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵا پیسە لەگەڵ یەک بۆیە وا بێلانەیە تێگەیشتێ